ئەی ماڵە بابەکەم نازا حەزم لێ کردی تازا ماڵە بابەکەم نازا حەزم لێ کردی تازا کالە کارە درازا هەموو باجی ئێوارێ کەسی وەرە دەروازە هەموو باجی ئێوارێ کەسی وەرە دەروازە بەڕێوەبەری گشتی بەخوا کاک جەزای سازە ئازان و خۆشەویستانی ڕادیۆی گەڕیان میدیا سڵاوتان لێبێ ئێوارەتان باش خۆشەویستانم هاتمە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت لە بەرنامەی ئارەزومەندان بەرنامەکەم زۆر تایبەتە لەگەڵ هونەرمەندێک لەگەڵەوەی کە هونەرمەندە داهێنەرە ئەو بەهرەمەندە ئەو هاتووە بۆ ئەوی خزمەتی هەژاران بکە دوو ڕەمزی هەژاری هێناوە کردێتی بە ئامێری مۆسیقا دوو ئامێرکە ئامێری پاکەرەوەیە کە کرێکاری ژینگە پارێز بەکارێنێ کرێکاری بەژمەینەت بەکارێنێ هونەرمەند بۆی بزانن دایمە لەبەرەی هەژارانە دایمە لەبەرەی میلەتایە ئەو کوڕە باشە کاکە عەتاقانێ کە لە ڕۆژهەڵاتەوە تۆ لە شاری سەقزی خۆشەویستەوە چەند ڕۆژێکە لەسەر شەقامەکانی شاری سلێمانی خەڵک ئارامەکاتەوە بە مۆسیقا خۆشەکەی بە چای خۆتان ببین ئامێرێکی خۆڕشتن کە ئێمە پێڵێن خاکەناز دەم بە شێخۆمان لە باشوور لە سلێمانی پێڵێن خاکەنازی خۆڕشتن و هەروەها ئامێرێکی گسک ئەم گسکە کە ژینگەی پێپاکرێتەوە ژینگە پارێز کرێکاری شارەوانی کرێکاری پاکەرەوە بەکارێنێت ئەم خۆشەویستە ئەم هونەرمەندە داهێنەرە کردوێتی بە ئامێری مۆسیقا کردێتی بە کەمانچە و بەنەی یاخوا بەخێر بێ کاکات بە قوربانە بم ڕێز و سڵام هەیە بۆ بینەران و بیسەران دەستخۆشی لە بەرنامەی گەڕیانێکم کە منیان داوت کردووە هەروواکە ئەیبین ئەم ئامێرانە دروستم کردووە بە هۆی زەحمەتکێشان و ڕەفتەگەران و کەسانی لە شارەوانی کارەکەن ئەو کەسانی وا تەمیزکاریەکەن کە تێبگەن من ئەم ئامێرانم بە دروست کردووە بێ ڕێزی بێ حرمەتی نەبێ بۆ کەسانی موسیقی کارەکەن هاتووم ڕێزێک و حرمەتێکم دانا و لەسەر شانی حەسی زەحمەتکێشی دنیا بۆەوە کارەکان سوگ نەبێ خۆیان هەر ئەو زەحمەتکێشانە خۆیان دڵیان خۆش بێکە بەو تەمیزکەرەوانی دەستی ئەوان ئامێرم دروست کردووە ژەنیاری پێیەکەم ڕێز و سڵاوم هەیە بۆ هەمووتان زۆر سپاس دەکەم من سپاسی کاکە میرشادی ژەکەم ڕۆ بە ئامێری زارب هاوکارمانە کاک بورهان ستاری خۆشەویست کاک بورهانی ئاغادار کاکە ئیدریسی بێداران کاکە ڕەحیمی ژەنیاری بەتوانای کەمانچە و کاکە ڕێبازی دیجێ ئامانج کەمال هەمومان بێکەوە ئەمڕۆ ئێمەش ڕێز دە کاکە عەتاگرین کاکە عەتا نازم سەرەتا بچینە لایەکێک لە ئامێرەکان بۆی خەڵک بزانێت کە تۆ چیت کردووە من ئەمەیە ئەوە تێبگەین کە هاتووە لەم گسکە ئامێرێکی مۆزیکی زۆر جوانی دروست کردووە کە لە شێوەی کەمانچەیە یا لە شێوەی جۆزە ئێمە پێڵێن ئەوان ڤیۆڵێنی پێڵێن هەرچێکی پێڵی مهمەوەی ئەمە ئامانجێگە پێچێت بەم ئامێرە خزمەتێکی کردووە ڕێزی لە کرێکارێک گرتووە کە ئەمە بەکارێنێم هاتووەکو و ڕەمزێک بەکاری ناوە کە ئەکرێ مۆسیقاشی پێ ئەزب کرێت حەزەکەم سەرەتا لەم ئەمێرەوە دەست پێ بکەینە گەر یارمەتیمان بیا لە نەیەکەوە مەڵا لە فەرق ناکەن نەیەکەوە لە خاکەنازە کردومە بانەی بۆ ئەو کەسانی بۆ دایکان و خوشکانی خۆشەویست کە لە ماڵ و تەمیزکاریەکەن دێهاتەکان گوندی دێهاتەکان هیچ فەرق ناکە لە ساڵۆنەکانیشە بەمە تەمیزکاریەکە ناتوم ڕێزێکم گرتووە لەوان ئەوە کە ئەیبینن ئەمە ژەنیاری پێکەم هیچ درۆیتیان نییە
کاکە عەتاجیان دەست خۆش کاکە میشات بینەران و بیسەران زۆر سپاس دەکەم دیارە ئەو پارچە مۆزیکە تایبەت بوو بە ڕادیۆی گەڕیان سپاس دەکەم کاک ئەحمەد خۆشناوەتی بەڕێوەبەری پێیج و ئەکاونتەکانمان بەڕێوەبەری ماڵپەڕەکەمان لە ئەولێری خۆشەویستەوە کاکە ئەحمەدجان سڵاو لێ بێوارە باش سڵاوتان وێوارتان باش ئەحمەدجان زۆر سپاس دەکەم کاک ئەحمەدی بەڕێز و خۆشەویست قوربانیتان دەست خۆشتە بەرنامە لێ دەکەم بە خێرات میوانەکان دەکەم یا خۆسەرکەوتو بن زۆر سپاس دەکەم کاک ئەحمەدجان تۆ ئەو هونەرەی کاک عەتا چۆن هەڵەسەنگێنی فەرموو بزانە بە دوو ئامێری ژینگە پاکەرەوە بە دوو ئامێرکە کرێکارێکی هەژاری بەژمەینەت بەکارێنێ ئەوە توانە دڵی هەزاران کەسی پێ خوشاد بکە والله ئەگەر تۆزێک مەجالم دەیمامە تۆزە قسەم هەیە بەڵە باشە فەرموو ئەو ڕۆژە ئەو بوو لە پارتی ئازادی وابزانم شەو بوو ڤیدیۆکم دای بەزان لە پەیجەکە ئەوە بوو تۆش ئەو ڕۆژە ڕاستەخۆ لای بتکردبەوە لە ناو بازار و بە زۆرێک دەڵێن شتەکەی ئەوەیە وەکو دیجێ وەکو سەماعەیەکە دای ناوەتە زیرکراوە بەس دەست تووشی دەزولێنی ئەگەر تۆ ئەزر پێشە سەماعەم باتێت ئێستا سەماعەکە پیشانی بینەرانی ئەم سەماعەکەی ئەو دیجێ کاملەکە بخەنە سەری تا بینەرانی دڵنیا بنکەوە خۆشەویستانم ئەمە سەماعەکەیەتی قسەی کاک ئەحمەدەوە سەماعەکەمان هەر بەکارنێناوە ئەمە لە ناو ئامێرەکانی ئێمە لە ناو ڕادیۆی گەڕیان بە ئامێری ئێمە ئیشەکەین ئەمەمان هەر لا بردو هیچمان پێی نییە ها ئەوە خەڵکی نەبابی بینن کە لێ هیچ کارێکمان پێی نییە ئەو هەندێک کەسێ ئەوەی کە پێی ناکرێت ئێستا بۆ نمونە بە ئێمە نوتووە مستەحیل لە ڕادیۆی گەڕیان چۆنم هەموو کارمەندە بەخۆ بەخش و ئەم هەموو بەرنامەیە و ئەم هەموو هونەرمەندە چۆن بەبێ موچە ئەوانە چووکە خۆیان پێیان ناکرێت مەجبورن وا بڵێن مەسەلەن زۆر جارێمە بە ماوەی 7 ساڵ لە کافتێرای زەردەشت وابزانام هەزاران هونەرمەندمان هێنایە بەرنامەکان وایەن و چۆن ئەمە باوەڕ ناکەم چۆن نەکرێم شتان هەر ینی ئەوەیە مۆزوع کاک ئەحمەدەوەی کە پێی ناکرێ مەجبورە وا بڵێت مامەجاگەر ئەگە بکرێ هەم گیتکەکە هەم بڵێن ئەوەی خۆشنەکەش کامیرەکە زومی پیا زۆر باشە تا خەڵکی دڵنیا بێتکال ئەو ڕۆژە پەیجێکیش لە لایبەکەی تۆ ئەڤیدیۆکەی پربوو دایبەزان بۆ خەڵکێکی زۆر دەڵێ ئەوە وەکو فێڵێکە با خەڵک بزانێکەوە ڕاستیە و بەو توانە لە هێزەی خۆی دەتوانێت ئەو مۆسیقە خۆشە بژێنێت زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکە کاک ئەحمەدجان من دڵنیایی ئێمەوە بە هەموو خۆشەویستان ئەمان کە لەسەر شەقام مۆسیقا ئاسپەکەن بۆ ئێمە ئامێرە بەکارێن بۆی دەنگەکەی بڵێن پێوترێ لای ئێمە پێوترێ بڵندگۆ بە کوردی پێوتری ئەمپلیفایر بەرزکردنەوەی دەنگ بۆی دەنگەکە لێرەوە دەربچێ بۆ خەڵک مەجبورن و دومێن مادەم خۆی بەتەنیایە مەجبورە هەندێک جار ڕێتمێ قاعشتێکی تێکەن و ئیتر لەگەڵیشە ڤیۆڵۆنەکە ئەسپەکە بەڵام ئەمە هیچ ئیشێکمان پێی نییە ئەمڕۆوە تا لێرە هیچ کارێکمان بۆ ئامێرە نییە بە هیچ شێوەیەک ئێستا ئەم کاکە عەتایەکە لێرە میوانە ئەمە گسکەکەیە ڕەبت کراوە بە ئامێرەکانی ئێمەوە پاش کەمێکتر لێرەوەسا حەزەکەی بۆ نمونە کاک ڕێباستخوا ئەتوانی تۆنەچین بیتێ ئەوە تۆنەکانێتی کە هیچ ڕەبتێک نەکراوە بە هیچ شتێکی جیازی خۆیەوە تەنها لای ئێمە ئێستا کاک عەتا بە گسکەکەش ئێستا نمایشێکمان بۆ کات حەزەکەم خۆی ئەگەر پارچەی موزیکشمان بە گسکەکە پێشکەش بکات و باسی ئەو کاک عەتا ئەگەر بچنە ناو ئەکاونتەکەیەوە یا بچنە ناو سایتەکەیەوە لە ئینستاگرام ئەر بنووسن عەتا قانیع ئەیبینن بێجگەلەوە و ئامێری سازی دروست کردووە سازی دروست کردەوە بە چی باشە بە فەرماڵ لە هەموو ماڵێکی کوردەواریە بە فەرماڵ هەیە لە سەربان بەفری پێماڵی و هەروەها نەی دروست کردووە بە شاخی فیل بەڵەوە کاگڕەحیمی خباری کەوانە من نبینیوە ئەمەش بە گسکێکە ئێستا پارچەی موزیکمان پێشکەشەکە بە گسکەکە کە ئامێرەکەی خۆی پێ نیەوی کە لە بەدێک سەرا بەکارێنە لە شەوان ئەمە ئامێری ئێمە ئێستا لەسەر ئامێرەکانی ڕادیۆی گەڕیان بەستراوە حەزەکەم پارچەی موزیکشمان بە گسکەکە پێشکەش بکات دەستان خۆش بێ و باکاتان نەگرم ڕێز خۆشەویستم بۆ ئێوە خۆشەویست و بۆ کاگالان و ئەگەر خۆت فەرموو بڵێ هەروواکە ئەیبینن ئەم ئامێرانم دروستکۆرە یەکێکیان بە بیاڵی بەفر پاکەرەوە کردومە بە باغڵەمە ئێوە سازی پێ ئاڵێن ئەو دانەی تریشان هەر بە ئاساکە بە گوۆچانی پیاڵن گوۆچانی کوردی خۆمان بۆ ڕێزگرتن لەو کەسانی ئەگەر پیر بوون 4 ڕۆژی تری ئێمە پیربین احتیاجیمانەکەوێتە گوۆچانە بە گوۆچانە چەندها مستەنەدم هەیە لەبارەی ئەو پیرانەوە ڕێزم لێگرتون چوون لە پەنای ناسازم لێداوە ئەوش مەکرووە بە کەمانچە هەروواکە ئەیبینن بە ئازی فیلی چینم دروست کردوە نێم دروست کردووە
زۆر شتی ترم دروستکرێت بە بێڵاسن ئەوە کەسانەکە کشاوەرزیەکەن بەوەش هەر ئامێری موسیقام دروست کردووە بیڵانم دروستە کەمانم دروستە بەوانەیە ژانیاری پێکەم زۆرم 5-6 سازم دروست کردووە فقط بۆ ڕێزگرتن لەو کەسانەیە گەر زەحمەتی کێشن لە دنیا کاکاتاجیان پێشەوەی پاچە موزیکای پێ یەک دوو جار ئەو وارشەیە ئەوەی پێڵن ئارشە بڵێن قەوسەکەی ئارشەکەی پێ بێنە ئارشەکە بەدەستەوە هەر بۆی خەڵک دەنگەکەی بزانەکە چۆن دەرەچێت ئەوە دەنگی ئامێرەکەیە دیارەکە خۆی دروستی کردووە ئەوە ئێستا ئامێرەیە ئەوە گسکێکە کە ژینگەی پێپاکێتەوە کە عەرزی پێسەڕی کە شاری پێخاوێنەکەی ماڵی پێخاوێنەکەیتەوە کرێکارێکی شارەوانی بەکارێنێ کاکاتا ئێستا پارچەی مۆسیقاتان بۆ ئامێرە پێشکەشەکات دەست خۆش بێجانەکەم طبعا ئەمە ئەم کلیلانە کە پێوێتی کلیلی سنتورە ئەمەش تەلار تەلی کەمانچێکە پێوێتی تەلیۆنە ئەمەش گسکێکە و پارچەیە دارە هەندێک ژێنیاری کەمانچەیە زۆر بەداخەوە ئەمانە بیانۆگرێەوە کەمانچەکە ئەڵێ مەسەن فینگەرەکەی ئابنۆز نییە کەمانەکە ئەڵمانی نییە کورە نازانم چی نیە بەڵام منە ڕۆژە یەک نمونم هێنا بۆ لە لایڤەکەی بەدەکسەرە من داوای لێوردنەکە منش بێ ڕێزیم نەکردووە ئێستاش بە ڕێزەوە قسەیەکە ئەمە پندێکی باو باپیرانمانەڵە تەشی ڕەش تەشی ڕێز بێ بە کچی کارەکەش تەشی ڕێزی ئەمە مەبەستی ئەگەر تۆ لەوە بیدەما عەزف بکەی کاگڕەحیم لێرێ خۆزانە ئاسپی کەمانچەیە نووسیوانە ئایا کاک عەتا ئەتوانێت بە وێڵۆنی تریژی زانی عەزف بکەیانی بە کەمانچە ئەسب بە کەمانچەش زانی بەڵێ فەرق ناکبوون حەچیە بێنە هەر سیمی پێ بێ لیەم یعنی ئەگە ئەم سیمە کاکە خۆ ئەم شتە حەزەکەم زانی ئەم برادرەمان داهێنەرە دەستی خۆش وێ عەرەب شتێکی پێڵەن ڕەبابە هەر یەک پارچە تەختێ و یا وازام یەک تاڵ تەلی پێوە یا دوانە یا تاڵەکە یا دوانی پێوەیە و ئەسپی بێکات چەند ساڵە بەڵام ئەمە مرۆڤ لە سەرەتاوە کە دەستی کرەوە مۆسیقا دیارە بەم شێوانە دەستی بکرەوە بەڵام لە ئێستا ئەوانەی کە وەکو کاکە عەتایان پێ ناکرێت پێیان سەیرە من دەستخۆشی لە یەکەم ئەم هاتووە بژێوی ژیانی خۆی لە ڕێگەی ئەم مۆسیقایەوە دابینەکە من یەکجار لە ژیان ماتوانیم گەشتێکی ئەوروپا بکەم لە ئەوروپا لەسەر جادەکان لێرەش لە ئێرانی ژۆبزانەوە هەیە بەس لە کوردستان تازەیم دیاردەیە لە تورکیا لە ئەوروپا لە وڵاتانی دەرەوە مۆسیقای سەر شەقام هەیە مۆسیقای سەر شەقام من باشترین گروپە مۆسیقەکانە بینیوە لە ئەڵمانیا لەسەر شەقام گروپی ئۆرکسترایە یەک گروپیان ڕۆژەکانیان یەک گروپ بە کاملی ئۆرکسترا لەسەر شەقام مۆسیقایان ئەسپەکەت و خەڵکیش ڕێزی لێنن ینی مەسەن لە بەرامبەری پاداشتێکە دایێنێن ئەو کەسە ژیانی خۆی مسۆگەرەکە ئێستا لە سلێمانی سوپاس بخوا
لەبەرەی پایتەختی ڕۆشنبیریە ئەم دیاردانە بینی ئەم خۆشەویستانە ئەم هونەرمەندە جوانانە ڕۆکانە سلێمانی بەڵام هەندێک جار هەندی حاڵەتی تێکەوە کە حاڵەتەکەی ئەمانش ناشرینەکە بۆ نمونە لەوانەیە خەڵکی تر هەبێت لە ڕێگەی ئەو دیجەیەکە و پێڵن دیجێ ئەم لیفایرە لە یا مۆسیقاکەی بەنوعێک بە هەندێک پلەی باگ بەکاربێنێ بەڵام ئەمەی کە من لە عتان بینیەوە بەڕاستی لە بەرچاوی خۆمانە ئەوە خاکە نەزێکی خۆڕشتنە و بەکارێنێ و کردەتی بەنەی و بنەیەکی زۆر جوان ئەس بکات وەکو بینیوتان پێم بۆم باسکردن بە فرماڵی بەکارێنەوە بە فرماڵی سەربان کە بەفری پێماڵی کردەتی بە سازیا باغڵەمە و هەروە ئەمەش خۆڕشت گستیەکە بۆ ماڵینەوەی زەوی و بۆ سڕینی ئەرز و بۆ پاکردنەوەی ماڵ و شەقاموانە بەکارێت ئەوە تا ئەو کردێتی بە ئامێرێکی کەمانچە و زۆر جوان نمایشێکمان پێشکەشەکەم خۆشەویستانمان بەنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێت ئەتوانن لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی ڕادیۆی گەڕیان پەیوەندی بکەن بە بەرنمەکەەوە گەهە پرسیارێکتان نەبێت لە کاکعتا یا لە بەرنمەکەمان ئامانجکەمان لە سەرکەوتوو بن سوپاس کاکەی دریسی بێداران یەک دنیا ڕێزمێ بۆی سوپاسێکم کاکی دریس لە سەرکەوتوو بن زۆر زۆر سوپاس شادمان عەبدوڵڵا سڵاوتان لێبێ سڵاو بۆ تۆی بەڕێز ئەحمەد عومەری خۆشەویستدا هەولێرەوە سڵاوی نردووە چای ماچەکەم شاخەوان ئەڵە دەستان خۆش بێ زۆر زۆر سوپاس هاوڕێ خەرەجیانی دڵی نردووە شادمان عەبدوڵڵا لە سڵاو لە مامۆستا جەزای گوڵ سڵاو بۆ تۆی ئازیز هاوڕێ خەرەجیان سڵاو کاک جەزای برا زۆر زۆر سوپاسەکەم سڵاو بۆ تۆ توانە قادرەوە وەڵ ئافرم بەڵێ کاکە توانە لێم پرسی ئەڵێ توانە بە کەمانچەی ئاسایش ئەز بکات ڕێبواری باڵەبان سڵاو ڕێزی نادووە زۆر زۆر سوپاسێکم توانە قادرەوە مەسەلەش عەرەبەی ئەڵێ سەبع سەناع بەخزایە وەڵڵی ڕاستەکەی کاکە توانەجیان بەشی هونەرمەندی کورد ئەوە هێمنی شاعیری ئەڵێ من نایڵم ئەڵێ هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵە هونەرمەند ڕەنجەڕۆیە ژینی تاڵە ئەوەی لە دنیای ئەهلی هونەر بێ ئەبێ یا دەربەدەر یا دەست بەسەر بێ هونەرمەندەوە بەشێتی هونەرمەند فەرمە وەکو باسم کرد ئەگەر هیچیش نەبێەوە تا هاتووە لە پارچەیەک دار و گسکێک دڵی ئەوە خۆشەکە ڕۆژانە لەو سەرجادەیە ڕۆژی دڵی سەدان و بڵێ هەزاران کەس خۆشەکەات هیوادارم هەمومان ڕێز دەم کەسانە بگرین ئەمانە یەکەم داهێنەرن دووەم بەهرەمەندە سێمش هونەرمەندە هەرێم سعی دەڵێ سڵاو دەستان خۆش بێ زۆر سپاس من کاک عەتاجان خۆتە چێکە دێ بە وژێگرانی بڵێ یا بە بینەران ئەتوانی پارچەی موزیکیشمان بە بەڵێ بەسەرسا هەر ئەو گەسکە کە ئەیبینە من بە گوندەکانی خۆمانە ئەگەڕێم بە دێهاتەکانە ئەگەڕێم لێ مستەنە دروستەکەم بۆ ئەو کەسانەیە گە تێبگەن ئەم گسکە تەمیزکاری پێگری ڕێزی لێ هەیە ئەژێ من ڕێزگرم لەو کەسەیە گەر ئابەم گسکە تەمیزکاریەکە من لێرەوە دەستخۆشیش لە کاگلالەی تورجانەکەم من زۆر کۆمەکی منی کردووە کا بە گوندەکانە گەڕاوم فیلمی بۆ دروست کردوم ئەو خۆی مستەنە سازە مستەنەدی بۆ دروست کردم ڕێز و سڵام هەیە بۆ کاگلالەی تورجان ئەو فیلمەکانی منیدا بە شەبەکەکان ئەوەڵ بڵاو بوو من ئەوە ناوبانگم دەرچوو بۆم سازانە دەستخۆشی لێەکەم کە بەم گوندەکانە گەڕاوین فیلممان دروست کردووە مستەنەدمان دروستکە خەڵکمان تێگەیانوە بە بێڵ بە بێڵاسن لە کشاوەرزەکان مستەنەدمان دروست کردووە دەست خۆشیش لە ئێواکەم ئێمە ئەم کەناڵە بۆ خزمەتی هونەری ڕەسەنە جاهاز هونەرمەندێکە ڕووکاتە ڕادیۆی گەڕیان ئێمە بۆ پەڕی ڕێز و خۆشەویستی درگامان وەڵایە پارچەی موزیکتان پێشکەشەکە بە ئامێری خاکەناس یا خۆڕشتن
دەستان خۆش بێ دەست خۆش کاک میشا دەست خۆش کاک عتاجیان تیکێتیش بە گزکەکە لێ بم کە باوەڕ خەڵک زۆر زیاتر باوەڕکە کە بە گزکە هەرەتوانم ئاهەنی شادی پێ لێ بم پێم خۆشە فەرموو کاکێرشی خۆشەویست کاک ئەمیدێرشی هاوڕێ و برا و هاوڕێ دێری ماڵە دەست خۆشکاک زەزامە لە هەر وڵاتێک بووە یەک کۆمپانیا پێوەی خەریکە بوو هیوادارم سەرکەوتوو بێ بەداخەوە منەکو باسم کرد بزانم کەسە بیری چی کردوێتەوە ینی خراپیش بێ ببەخشن هەر بەمە ئەوە دەردێ ئەینە بە کەمانی باشتر لێم زۆر چاتر لێم ببەخشن ئەگە خراپێکیش بێ بەشی ئەوە ببورن چون هەرەوە دەردێ بەڕاستی دەستخۆشی لێکەمەک و باسم کرد هەندێک ئەوانەی کە وێڵۆن بەکارێن لەسەر تەنان ئەو فینگەرەی دەستکەکەی جاروێڵە و دەستکەی ئابەنۆز نییە ئەوە نییە ئەوە نییە ئەوە نییە کە تۆ بتوانی بەوە ئەوە ئەو مۆسیقا جوانە پێشکەشکەی ئەوە بەهرێکی گەورەیە وەکو کاکەتوانە قادر ناوێکی نووسیوە ئەڵە وەڵا حەشرەکە وەکو هەڵۆ غەریب دەستی کاکاڵۆجیانش خۆش بێت برامانە ناوێکتری هێناوە مامەسایەکمان ئەڵە حەقی وێ ئەو بێ بۆ لای دەستخۆشی لێ بکە و هەروە کاکە هێرشکە وەکو باسم ئەمیدێرشی خۆشەویست ئەڵێ دەستخۆشکاکە زامە لە هەر وڵاتێک بۆیە کۆمپانیەک پێوی خەریکە بوو خۆشەویستان منەم بەهرێن بینیوە لە وڵاتان کەسم بینیوە لەسەر جادێک بە چەند مەنجەڵێکی داناوێت چەند پارچە ئاسنیەک ئەتوانەی قاعێکی زۆر جوان پێشکەش بکە بەڵام لای خۆمان لە کوردامە دیاردەیەکی تازەیە سنتوریش ئاکەوە ئیخباریان زۆر کاکەڵە سنتور ئەڵێ گورە نەی باڵەبان بە شاخی فیل و سازی دروست کردۆ بە فرماڵ
ینی ئەمانە هەمووی هوەرێکی تازەیە من دەستخۆشی لە یەکەم من لای خۆمەوە هیچم نەماوە گەر کاکە ئەتا هیچی مابێ بە بینەرانی بڵێ بە بیسەران بە هەوادارانی خۆتی بڵێ بەس من نوشتم یەکشتان پێ بڵم ئەم هونەرمەندە خۆشەویستە شەوان لە پارکی ئازادی مۆسیقا پێشکەشەکە لەسەر جادە لەسەر جادەکانی ناو پارکەکە و هەروە بە ڕۆژی لە بەدەی سەرا زۆر کادەبیندێ هیوادارم ڕێزی لێ بگرن ڕێز ینی مەسا ئەو هاتووە بژێوی ژیانی خۆی لەگەڵ ئەو هوەرەیە دەستەبەر بکە کە ڕۆشتەوە بە جیرفانی بەتاڵەوە نڕاتەوە هیوادارم هەر کاسێک ئەمانە بینێت چکە لە هەموو وڵاتێکی دنیا وایە کە ئەم هوەری سەرشەقامە هەیە پێویستە ڕێزی لێ بگری لە بری پاداشتێک بە ڕێزەوە پاداشتە پێشکەشەکرێت چکامە ئەم مۆسیقا و پێشکەشەکە بێت تۆش بە ڕێزەوە پاداشتەکەی پێشکەشکی منی چم نەماوە ئەگەر تۆ من دەستخۆشیەکەم لە بینەرانی بیسەران دەستخۆشیەکەم لە بەرنامەی گەڕیان زۆر مەمنونم کە منتان داوت کردووە بۆ ئەم بەرنامە جوانە و ڕازاوە هەر دەستخۆشیتان لێەکەم منیش هیچ قسێکم نەماوە دوایی ئەگەر پارچەی مۆزیک بە هەچ کامێکیان بێخۆت پێخۆی پێشکەشمانکەی من سپاسی کاکە ئەویب بۆکانی خۆشەویستەکەم ئەوی بستوروار ئەویب جان زوو چاک بەرەوە لە بۆکانەوە چاوەڕێی توێنەوە من و کاکبوران هەموو چاوەڕێتین کاگەوی بەڵە سڵاو بۆ هەموو دەسۆزانی گەڕیان میدیا ئێمە سڵاو و ڕێزی دنیامانێ بۆ کاکە ئەویبی هاوڕێ و یوبی ئوسوار ئەنجاوەڕام یوبی ئوسوارەوەکو ئەجنەبی وای ناوەکەی وا لێکردەوە بەسم دەڵم ئەویب بۆکانی کورتم کردێتەوە ڕێز و خۆشەویستی خۆم و بزانم کاگڕێبا جارت چاوەکاریشی هە کاکە ئەویب داوای نان برنجیەکەن قوربانە بم ئەڵامە قوربان چاو تڕێلێ ماچشمان بۆ داناوێ گەراتی تۆ ماچ یاخوا بەخێر بیتەوە بۆ شارەکەی دووەمە شاری سێمانی ڕێز و خۆشەویستی هەموو ستافی گەڕیان قبول بکەن کاکە ڕێباز کاکە بەختیار کاکە هێرش کاک بورهان کاکەی درسی بێداران کاکە ڕەحیمی کەمانچە و ئاماچ کەمال و میرشاد چاو ماجەکەم سواس ڕێبازی دیجێ ئالان ڕەفیقی خۆشەویستی هاوڕێم ئێمە بەخێراتن دەکەین دیارەکەی تۆکەین بە دیاری کۆتایی بەنامەی ئەم ڕۆمان کە بەنامەی تایبەت بوو هوەر سالار سڵاو ڕێزی نادۆ زۆر سپاس کاک ئەویب بەڵێ بەسەر چاوەوە نان برنجەکە بگەیشت دیارەکەی کاکە ئەتا پێشکەشەکەی نەگە هیچ نەماوە پێشکەشمان بکەی سپاس دەکەین
الو